مسلمانانی عزیز و خۆشەویست دەستنوێژێکە گرین ئینشاءالله بەو شێوازەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستنوێژی شوشتووە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو عیبادەتەکانە هانی ئێمەی داوە کەوا خۆی چۆن عیبادەتی خوای گەورەی کردووە چۆن خوای گەورەی پەرستووە ئێمەش بەو شێوازە خوای گەورە بپەرستین عیبادەتی خوای گەورە بکەین پەرستشەکان بەو شێوازە بۆ خوای گەورە ئەنجام بدەین تاوەکو خوای گەورە لێمانی قبول بکە و ئەجر و پاداشتەکانیشمان بە ئیزنی خوای گەورە تەواو بێ لە نوێژکردنە فەرمێ صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی چۆن من ئەبینن نوێژەکەم ئەفەرمێ ئێوەش ئاوا نوێژکەن لە حەجکردنە فەرمێ خذوا عنی مناسککم دروشمەکانی حەجکردنتان ئەفەرمێ لە منە وەری بگرن لە دەستنوێژیشا فەرمێ من تەوەضەئە نەحو وضوئی هذا هەر کەسێ دەستنوێژێ بگرێ وەک ئەم دەستنوێژەی من پاشان دوور کات نوێژ بکات و لا يحدث فيما نفسه قسە لەگەڵ نەفسی خۆیان نەکا و داڵغەی نەڕات ئەوە خوای گەورە لە تاوانەکانی پێشتری خۆشە بێت لە بابەتی دەستنوێژە حەدیثی عمرانمان هەیە خزمەتکاری ئیمامی عوسمان کۆیلەی ئازادکراوی ئیمامی عوسمان کە ئیمامی عوسمان داوای هەندێک ئاوەکە و لە بەرچاویان دەستنوێژ ئەگرێ و ئەفەرمێ ئەمە ئەو دەستنوێژەیە کە پێغەمبەری خوان بینیوە صلی الله عليه وسلم ئەو دەستنوێژەی گرتووە سەرەتای دەستنوێژ شوشتن طبعا دەستنوێژ شوشتن ئەجر و پاداشتێکی یەکجار زۆری هەیە کاتێک کە تۆ دەستنوێژ ئەشۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەو ئاوەی کەوا ئەیکەی بەدەستە هەر تاوانێ بەدەست کردبێتت لەگەڵ ئاوی دەستنوێژەکەیە ئەڕوا کاتێ دەم و چاوت ئەشۆی هەر تاوانێک بەدەم بە چاو کردبێتت لەگەڵ ئەو ئاوەیە ئەڕوات کاتێککە قۆڵت ئەشۆی کاتێککە قاچت ئەشۆی ئەو تاوانانەی کەوا کردوتە بە ئەندامەکانی لەشت لەگەڵ ئاوی دەستنوێژە ئەڕوا ئەو تاوانانەی کەوا بچووکە لەگەڵ ئاوی دەستنوێژەکەیە بەردەوام ئەڕوا بۆیە ئەو کەسانی کە نوێژ ئەکەن و دەستنوێژ ئەگرن ڕۆژانە چەندەها جار دەستنوێژ ئەشۆن ئەما بێتە هۆی هەڵوەرینی تاوان لەو کەسانەی کەوا دەستنوێژ ئەشۆن و نوێژ ئەکەن ئەو کەسانەی کەوا نوێژ ناکەن بێبەشن لەو ئەجر و پاداشتە زۆرانە سەرەتا کە دەستنوێژ ئەشۆی پێویستە بسم الله بکەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا صلاة لمن لا وضوء له ولا وضوء لمن لم يذكر اسم الله عليه نوێژ بۆ کەسێک نییە کەوا دەستنوێژی نەبێ و دەستنوێژیش بۆ کەسێک نییە کەوا بسم الله نەکردبێ بۆیە ئەگەر لەبیرت نەبوو ئەوە دەستنوێژەکەت بەتاڵ نابێ تەواوە ئینشاءالله کێشەت نییە بەڵام لەبیرت بوو پێویستە لەسەرت بسم الله بکەی پێشەوەی دەستنوێژ بگری ئەڵێی بسم الله دوای ئەوە کە بسم الله کرد دەست ئەەکەی بە دەستنوێژ شوشتنەکە ئەگەر مەخسەلە و بۆڕیە دەست ئەخەیتە بەر بۆڕێکە و دەست ئەشۆی ئەگەر لە قاپێکایە کە ئاوت داناوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مشتێک ئاو دەستنوێژێ شوشت مشتێک ئاو لە ناو قاپێکا بوو بەو ئاوە دەستنوێژێ شوشت و لە ناو قاپەکەیە دووبارە ئاوەکەی بەکارهێنایەوە ئێستا ئێمە لەسەر ئاوێکی زۆرین چەندی ئاوەکە زۆریش بێ لە ڕووی شەرعەوە دروست نییە زیادڕەوی بکەی لە بەکارهێنانی ئاوە لە دەستنوێژە و لە سێ جار یەک جار جاری وایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک جار ئەندامەکانی لەشی شوشتووە جاری وا هەیە دوو جار جاری وا هەیە سێ جار بەڵام لە دوای سێ جار یعنی ئەگەر کەسێ زیاد لە سێ جار ئاو لە دەمی وەردا یا لە لوتی یا لە دەموچاوی یا لە دەسی ئەوە زیادڕەوی کردووە ئەوە ئیسرافی کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم زوڵمی کردووە ستەمی کردووە سنووری بەزاندووە بۆیە لە سێ جار زیاتر دروست نییە ئەگەر لەسەر دەریایەک لە ئاویش بووی تەنها لای زۆرەکەی سێ جارە دوای ئەوەی بسم الله کرد ئەو کاتە سنەتە دەست ئەشۆی هەردوو دەسەکانت ئەشۆی سێ جار ئاوی پیاکەی ئاو بەدەستاکەی سێ جار ئەمە دەستە شوشت دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەضمەضەی کردووە ئاوی لە دەمی وەرداوە مشتی ئاو هەڵەگری ئەیکەیتە دەمتەوە یەک جار ئەتوانی وتمان دوو جار و سێ جارەکە زیاتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ جاری بەکارهێناوە جاری دووەمیش بە هەمان شێوە ئاو هەڵەگری و جاری سێمیش بە هەمان شێوە دوای ئەوە دێتە سەر شوشتنی لوت بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مشتی ئاوی هەڵگرتووە ئاوی لە لوتی وەرداوە ئەمە ئیستینثاری پێ ئەوترێ کە ئاوەکە کەیتە لوتت دەرکردنەوەکەش ئیستنشاقی پێ ئەوترێ ئاوەکە لە لوت دەرەکەی سێ جار بەو شێوازە ئاو لە لوت ئەخەیتە لوتت و ئاوەکەی ناو لوتت دەرەکەی ئاو خستنە ژوورەکە ئیستینثاری پێ ئەوترێ دەرکردنەکەی ئیستنشاقی پێ ئەوترێ
دوای ئەوە سێ جار ئاو بە دەموساوە ئەکەیت. و هەروەها لە دوای شوشتنی دەموچاو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مشتێک ئاوی هەڵگرتووە و داوێتی لە چەناگەی لە ژێر ڕیشی و دەستی تێ کردووە و فەرموویەتی هاکەذا ئەمەڕەنی ڕەبی، خوای گەورە بەو شێوازە فەرمانی پێم کردووە کە مشتی ئاویش بدەم لە چەناگەم. جا هەندێک کەس بۆ کەسانێک کەوا ڕیشیان هەیە یا ڕیشیان پڕە یا ڕیشیان درێژە ئەڵێن چۆن تۆ ئەم ڕیشەت ژێرەوەی تەڕ ئەەکەی، گومانێک دروست دەکەن. ئێماڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕیشی چڕ بووە، کانە ڕەسوڵ کەثە اللحیە، ڕیشی چڕ بووە و ڕیشی درێژ بووە، تا لە دواوە قسەی کردووە بینراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن تەڕی کردووە؟ ئێمەش بۆ شێوازە وتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مشتی ئاو بە یەک مشت ئاو لە جامێکە لە قاپێکە دەستنوێژی شوشتووە، تۆ سێ جار ئاو ئەدەیت لە دەموساوت و دەستی شەخەیتە ناو ڕیشت ئەوەندەی کەوا تەڕ بێ تەڕ بێ، ئەویشی کەوا تەڕ نەبوو وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە دوای ئەوە قۆڵت ئەشۆیت هەتا وەکو ئەبێم ئانیشکەیشی لەگەڵا تەڕ بێ، وەکو خوای گەورە لە قورئانە فەرمی یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم دەموساوتان بشۆن وأيديكم إلى المرافق، دەستیشتان لەگەڵ ئانیشکە، ئیلا بە معنای مەعەدێ واتە ئەبێم ئانیشکەیشی لەگەڵا تەڕ بێ. سێ جار بە هەمان شێوە ئاو هەڵەگری ئەیکەی بە قۆڵتە و هەروەها سنەتە تەدلیکیش بکەی واتە دەست بخشێنی بە قۆڵتە بۆی دڵنیابی کەوە هەمووی تەڕ بووە. دوێ هەندێک جار هەندێک کەسەیە بە پەلەپەل دەستنوێژ دەشۆن ژێرەوەیان پشتی قۆڵیان بە جوانی تەڕ نابێ یا ئانیشکیان بە جوانی تەڕ نابێ. سێ جار ئاوەکەی بە قۆڵتە و دەستی پیاهێنی بەو شێوازە و جاری سێمیش دەستنوێژێکی جوان دڵنیایکەوە هەموو قۆڵت تەڕ بووە. قۆڵی سەپیشت بە هەمان شێوە سێ جار ئاوی پیاکەی و هەر بە یەک جاریشەوە بە یەک جاریش هەمووی تەڕ بووە، هیچ کێشەی نییە، بەڵام وەکو سنەت دووەم جاریش ئاو هەڵەگری و هەروەها سێەم جاریش بەم شێوازە ئەمە قۆڵیشت لەگەڵ ئانیشکەکان تا شۆری و دڵنیابووی هەمووی تەڕ بووە. لە دوای ئەوە مەسحی سەردێ ئاو هەڵەگری بە هەردوو دەستت بە هەردوو دەستێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێشە سەریەوە مەسحی سەری کردووە، بردووەتە دواوە هەتا پشتە سەری و دواتر گەڕانوەتەوە بۆ پێشەوە. جا ئەگەر سەرت ڕوود بوو هەر بەو شێوازاکەی کڵاو ژامانەیە ئەمامەیە ئافرەت ئاگەلەشی لەسەر لەبان لەشکەکە دەتوانێت مەسحکە ئەیهێنێت و ئەیگەڕێنێتەوە بۆ پێشەوە. نیوەی سەرت دیار بوو، نیوەی قژەکەت بە دەرەوە بوو، نیوەی دیار نەبوو بە هەمان شێوە ئەو نیوەی کە دیارە دەستی پادێنی ئەوەی تر کە دیار نییە دەست بە کڵاوەکەیە یا بە ژامانەکەیە یا بە لەشکەکەیە یا بە هەشتێتە لەسەر تایەنی وایشی گەڕێنی تۆپیایە هەتاوەکو پێشەوە بەو شێوازە مەسحی سەریش ئەەکەی. دوای ئەوە مەسحی گوێیەکانت ئەەکەی لە بەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ الأذنان من الرأس، هەردوو گوێیەکەش عاید بەسەرە کە خوای گەورە فەرمێ دەموساوتان بشۆن یا مەسحی سەرتان بکەن، گوێیەکانیش ئەگرێتەوە ئاو هەڵەگریە هەر بەو ئاوەی پێشتریش هەر ئەبێ مەسحی جۆت ئەەکەی بەو پەنجەیەت ناو جۆت مەسح ئەەکەی و هەروەها بەم پەنجە گەورەیش دەرەوەی جۆت مەسح ئەەکەی، بەو شێوازە ناو دەرەوەی جۆت مەسح ئەەکەی، بەو شێوازە لا مەسحی جۆش بووینەوە. دواتر پێی ڕاستت وتمان ئەگەر بۆ ڕیە مەخسەلە ئاوی پیاکەی ئەگەر نایسێمە قاسمە لە ناو ئاوەکەیە هەر ئەوەندەکەوە هەمووی تەڕ بێ یا ئەگەر شتێ بوو سێ جار ئاوی پیاکەی لێرە هەمووی تەڕ بووە دڵنیابیکەوە ئەم کەعب ئەم خولە پێشت ئەبێ ئەمەشی لەگەڵا و ئەرجولەکم إلى الكعبين پێیەکانیشتان بشۆن لەگەڵ کەعبە ئەبێم کەعبەش لەگەڵیا تەڕ بێت. لە بەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسانێکی بینی دەستنوێژیان نەشوشت ئەم کەعبەیان پاژنەیان یا پاژنەیان تەڕ نەکردبوو لە دوورەوە هاواری کرد فەرمووی وەیلٌ للأعقاب من النار، واتە هەڕەشە و ئاگری دۆزەخ بۆ ئەو کەسانەی کەوا پاژنەیان تەڕ ناکەن. هەندێک کەسەیە کاتێک کە دەستنوێژە شووە لە پەلەپەلە ئەبینی پاژنەی تەڕ نەکردووە، ئەویش بە هەمان تاوانێکی گەورەیە ئەبێ دڵنیابی بۆیە سێ جار ئاو بە قاسە ئەەکەی یاخود ئێمە لێرە قاسمە لەناو ئاوەکەی ئایا کەوا هەمووی تەڕ ئەتاوەکو ئەم کەعبە هەتاوەکو ئێرەیشە بێ لەگەڵیان تەڕیکەی سێ جار ئاوی پیاکەی یاخود بە تەواوی کە تەڕ بوو بەما بەم شێوازە دەستنوێژگرتن کۆتایی دێ.
شتێکی تر تەخلیلی ئەسابع تەخلیل الأصابع پەنجە خستنە نێوان پەنجەکانی پێت بەم پەنجە بچووکە پێ صلی الله علیه وسلم ئاوا پەنجەی خستووەتە بین پەنجەکانی پێی ڕاست و چەپی بۆی دڵنیابی کەوا جاری وا هەیە بینی ئەم پەنجانە تەڕ نابێ ئەویش واجبە پێویستە تەڕ بێ بۆیە بەو پەنجە بچووکەت پەنجە ئەخەیتە کە ئاوی پیاکەی لە کاتی ئاو پیاکردنە پەنجەیشت ئەخەیتە بینیەوە بۆی دڵنیابی کەوا پەنجەکانی پێت تەڕ بۆ پەنجەکانی دەستیشت دەست ئەخەیتە ناوێک بۆی دڵنیابی کەوا پەنجەکانی دەست و پەنجەکانی پێت هەر هەمووی تەڕ بووە دوای ئەوەی کەوا دەستنوێژەکەت تەواو شوشت دوعایەکەیە سنەتایەکەی لە دوای ئەوە أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين سبحانك أم دعايا إخواني كبيغمري خاص صلى الله عليه وسلم فرمي هر كسي دعايا نبخواني لا ورقيك لشتيك بويا نسري ومور أكري هتا وكل روجي قيامت بويا الله جيري لقيامتها أجر فاداش ور أكري قالوا سبحانك اللهم بحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك ئەم دوعایە نەبی خوێنی هەر هەش دەرگای بەهەشتت بۆ کرێتەوە بەویستی خۆت بە ئارەزوی خۆت لە کام دەرگاوە ئەسیتە ژوورەوە پێشوازیت لێ ئەکرێ بۆیە ئەو دوعایانەی دوای دەستنوێژ سنەتە و ئەجر و پاداشتێ گەورەی تایە هەوڵ بدرێ لەبەر بکرێ و هەروەها دەستنوێژەکەیشت بەو شێوازە دەستنوێژێکی تەواو بێ ئەگەر دنیا زۆر سارد بوو ئاوەکەش سارد بوو تۆ دەستنوێژی تەواو بشۆ ئەگەر دنیا زۆر گەرم بوو ئاوەکەش گەرم بوو دەستنوێژی تەواو بشۆ لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إسباغ الوضوء على المكاره دەستنوێژی تەواو بشووی لە کاتێکا کەوا دنیا زۆر ساردە و ئاوەکە ساردە یا بەعکسەوە دنیا زۆر گەرمە و ئاوەکە گەرمە إسباغ الوضوء على المكاره وانتظار الصلاة بعد الصلاة فذلكم الرباط أما وەکوە لە ڕیباتە بی لە بەرامبەر دوژمنە لە پاسەوانیە بی ئەجر و پاداشێکی یەکجار زۆری هەیە با دەستنوێژەکانمان بەو شێوازە بێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستنوێژی شوشتووە و لە دوای هەموو دەستنوێژێکیش دوور کات سنەتی دەستنوێژ ئەنجام بدە ئەوە چۆن بیلال پێ صلی الله علیه و سلم فەرمووی چوومە بەهەشتەوە گوێم لە دەنجی خشەی نەعلەکانت بوو چ کردەوەیەکت کردووە کەوا زیاتر بە ئومێد بی بەهۆیەوە بچیتە بەهەشتەوە فەرمووی کردەوەی وام نییە بە ئومێدی بم تەنها هەر کاتێ دەستنوێژم گرت بێ بە شەو یا بە ڕۆژ ئیلا سنەتی دەستنوێژم کردووە دوور کات نوێژم کردووە با هەر کەسێ دەستنوێژی شود لە دوای ئەوە دوور کات سنەتی دەستنوێژ بکە ئەجر و پاداشتی یەکجار زۆرە بەم شێوازە دەستنوێژ گرتنەکەمان وەکو دەستنوێژگرتنی پێغەمبەر بێ صلی الله علیه و سلم و ئەجر و پاداشتی تەواو وەرئەگرین إن شاء الله وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.